بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لدواي سپاس و ستایش بۆ خوای تاک و تەنها و بێشەریک، پەروەردگارێکە هەموو کارەکانی پڕ لە حیکمەتن. بەندەکانی خوای پەروەردگار سەر لە حیکمەتی پەروەردگار دەرناکەن. ئەو کارانەی کەوا دێتە ڕێگامان لە ژیاندا، جاری وا هەیە دوای ڕۆژێک، هەیە دوای مانگێک، هەیە دوای ساڵێک، هەیە دوای ساڵانێک ئەمجا ئینسان تێدەگا کە ئەوەی پەروەردگار بەسەری هێناوە هەمووی لە قازانجی خۆی بۆ و هەمووی حیکمەتێکی بە بێگومان تێدایە. درود و سڵاوەتی خوا لەسەر پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم، ئەو پێغەمبەرەی کە لە چیاکان خۆڕاگرتر بوو، لە دار خورماکانی بیابان ڕەجی زیاتردا کوتاب و بەرامبەر بەو هەموو موسیبەت و ناڕەحەتیانەی کە لە ژیاندا هاتە ڕێگای. بەدەستە جەمعی لەم مزگەوتە و ماڵی خوایەوە لەگەڵ هەموو بیسەران و بینەرانماندا ئینشاء الله وە سڵاوەتەکانمان بنێرین بۆ ڕۆحی هەمیشە زیندوی سەردار و سەروەرمان، شفيع محشرمان محمد مصطفى صلى الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستان، لە زنجیرەباسی جوانتردا بابەتی ئەم شەومان بە ناونیشانی ژیان بێ ژان نابێ. ئێمە پێویستە بە عەقڵ و ژیری بیر بکەینەوە، نەک بە سۆز و عاتیفە. وا تێنەگەین هیچ کەسێک لە ئێمە، هیچ کەس لە بەڕێستان وا نەزانێ ژیان هەمووی بەهار و گوڵستان دەبێت. ئەو کەسەی کەوا تەوەقوع بکە لە ژیانیان، نابێت دڕچێ بە پەنجەیە بچێ، نابێت خەمێک هەڵکێشێ، نابێت ئەهەناسەیەکی سار بچێتە سینەیەوە، نابێ هیچ کات نەبوو بێ، دەبێ هەموو کاتی هەر شادی بێ، هەر قاقا بێ، هەر پێکەنین بێ، ئەو کەسە خۆی بە سەهوو دەبە. ئێمە دەڵێن بەرنامەکەمان جوانترە، جوانتر لە ژیان تێبگەین. بە دڵنیاییەوە ژیان بەبێ ژان نابێ. سەرەتای لەدایکبوونی هەر یەکێک لە ئێمە بە ژانی دایکمان دەستی پێکردووە، دێیتە وجودەوە بە گریانەوە. یەکەم شتێک کە ئینسان دێتە سەر ئەم سەرزەویە پێکەنینی نییە، بە گریان دێتە سەرزەویەوە، بە قیژە و گریانێک ژیان دەست پێ دەکات. پاشان وەرە منداڵەکە ئەبێت چەندین جار بگریا تا دایکی ئاگای لێ بۆ مەمچی بداتێ. چەند ئازاری هەیە و ناتوانێت بە زمان دەری ببڕێت تا تێبگەن دەوروبەری ئەم مناڵە بە چ ئازارێکەوە. ئەمە هەر تۆی مرۆڤ گەورەتر دەبی، هەتا تەکنەلۆژیا پێشتر بکەوێ. ئێمە دەڵێن هەتا دنیا پێش بکەوێ و تەکنەلۆژیای سەردەم پێش بکەوێ، ئینسان بەختەوەرتر دەبێت. بەڵام بڕواتان بێ لە ڕووی واقعیەوە ڕەنبێ پێچەوانەکەشی ڕاست بێ. منداڵانی جاران کە پێدەگەیشتن لە گوندێکا لە لادەیەکە، دەیانخستنە دوای یەک دوو بەرخۆلە و قاز و مریشکەوە و ئیتر ئێوارە بە ماندوێتی دەگەڕایە و دەخەوت. منداڵی ئێستا لەگەڵ تەکنەلۆژیای سەردەم و پێشکەوتوودا یەکەم جا دەبێت بچێتە ڕەوزەوە. جاران ڕەوزە و ئەوانەش نەبوو، باخچەی ساوایان نەبوو. ئێستا لە ڕەوزەوە خەمێکی بۆ پەیدا دەبێت. جاران تێرخەو دەبوو، ئێستا بە ئیلتیزامی بەیانیان زوو هەستێ، خۆی ئامادە بکە، خۆی بگۆڕێ، لەوێ کۆمەڵە شت فێر بێت، دواتر دەچێت لە قوتابخانە. لە مەدرسەشدا دیسان کۆمەڵی ئیلتیزامیکەی بۆ دروست دەبێت. هەر منداڵ کە چووە مەکتەب ژانەکانی دەست پێ دەکات، ژانی ئەوەی کە زیرەک نییە، تەلەبە هەیە لەو زیرەکترە، دەرچێ دەرنەچێ، دواتر دەچێت قۆناغی ئامادەیی، دواتر دەچێت زانکۆ پەیمانگە، ڕۆژ بە ڕۆژ معاناتەکانی تۆ زیاتر دەبن، ئەنجا پێداویستیەکانت زیاتر دەبن. پاشان هاوسەرگیری بکەی، هاوسەرگیریت کرد، مانگێکی پێناچێ، ئەوە منداڵتان پێکەوە نەناوە، منداڵت دەبێ ئەرێ هەر کچتان بوو یان کوڕتان بوو، ئەرێ هیچتان نەبوو. ئەمە پرسیاری دەوروبەر، دراوسەیەکی خراپ، ژینگەیەکی خراپ، حکومەتێکی گانداڵ، ژینگەیەکی پیس، ئەمانە هەمووی ژان ڕۆژانە ڕوبەڕووی تۆ دەبنەوە. بەڵام دەبێت قبوڵیان کەین. لە ئەنجاما دەبێت یان تەسلیمی ئەو واقعە بی و بڕوخەی، کە موسڵمان نابێ بڕوخێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەشەد البەلاء الأنبیاء. لە هەموو کەس کە تووشی ناڕەحەتی بوو بێ لەم سەرزەویە زیاتر، لە هەموو کەس زیاتر پێغەمبەرانی سەلامی خوان لەسەر بێ. وەیە دەبێت بەرامبەری وەکو کێوەکان بوەستیەوە، تەحەدای ئەو ناخۆشیانە بکەی و هەوڵدەی تۆ بەسەریان ئازاڵبی، تۆ دروستکەن. هەموو ناڕەحەتیەکان دەبێت دروستکەن، نەک بڵڕوخێنن. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ إن الفقر مصيبة. دەفەرمێ ئەی خەڵکینە بزانن هەژاری زۆر موسیبەتێکی گەورەیە، بەڕاستی موسیبەتێکی گەورەیە هەژاری. هەموو جار دەڵێن ئیسلام هەژار دۆستە، بەڵام دوژمنی سەرسەختی هەژاریە. زۆر کە زۆر دەشزانێ ئیسلامەتی ڕاستەقینە، یعنی ئەوەیە تۆ بە هەتا دەمری
دینارە لە جیرفانتا نەبێ مسلمانێکی ئەوەندە بە حەقبی بە حیاتی 100 دلار نەبینی بێ ناز جوانتر لەم دینە تێ بگەین بەعەکسەوە ئیسلامی ئێمە دوژمنی سەرسەختی هەژاریە چونکە وەڵڵاهی گە هەژار بووی دەچێ مەجلیسێکەوە سەلام بکەی بەبێ ئەوەی کە کەست خراپەت بۆ کەس بوو بێ خەڵک ناوێت جوابی سەلامەکە داتەوە وازانە داوای قەرزی لێەکەی چۆ ماڵی دەوڵەمەندێکەوە بەس ئەوەندە هەژار بی یعنی لە خۆ لێت دەترسێ و ئازانە پێویستیت پێیەتی چۆ خوازبێنی کچی خەڵک بکە هەر لە خۆ کابرا ڕقی لێتە بەبێەوەی هیچ خراپەیەکت بۆ کەس بوو بێ لەوانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوو کەس بەلایە تێپەڕین وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ڕەئیتان بەرامبەر بەمە چۆنە وتیان ئەی پێغەمبەری خوا ئەو پیاوێکی زۆر ناسراوە ئەوە بنەماڵی فڵان کەسن باب و باپیریان هەر دەوڵەمەند بوون ئەوە قسە بکەن لە هەر شتێکان ناجێڕدرێتەوە فەرمووی باشە پیاوێکی تر تێپەڕی فەرمووی ئەی ئەو گەنجە وتیان وەڵڵاهی قوربان ئەوە لە با و باپیرانیانەوە هەر فەقیر هاتوون ئەوە تا نانیان هەیە دۆیان نییە کە دۆیان هەیە نانیان نان نییە پێوەی بخۆن ئەوانە پچ هەر شوێنە خەڵک مەرحەباییان ناکە قسە لە هەر شتێکا بکەن لیان وەرناگیرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دەی وەڵڵاهی لە لای خوای گەورە ئەم دوانم نیشان دراوە پڕاوپڕی ئەم زەویە ئەم هەژارە لەو دەوڵەمەندەرە لای خوا بەڕێزترە بەڵام چی بکەی خەڵک ئاوا نابینێ بۆی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە فەرمووی ئین الفەقر مصیبە بەڕاستی خەڵکی نەهەژاری زۆر مصیبەتێکی گەورەیە وإن أشد من الفقر المرض براستي لهجاريج ناڕەحەتتر بریتیە لە نەخۆشی جاری وایە هەژاری دەڵێ بەش شتێکم هەبوویایە هەر تۆ بڵێ لە ژیان ناساحەبی دەفتەرێ دۆلار بم هیچی کەم نەدەویست بەس لەو هەژاری ڕزگارم بە وەکو خەڵک پارەم هەبێ قەرزار نەبم بەڵام کاتێک کە نەخۆش دەکەوی دەڵێ بریا هیچم نەبوویایە و بەس لەشم ساغ بوویایە لە ناتەندروستی و نەخۆشی خراپ پەنا بەخوا لە هەژاریش مصیبەتەکەی گەورەترە مصیبەتەکە گەورەتر دەبێ وإن أشد من المرض الكفر لە ناتەندروستی و لە جەستەی ناساغ و نەخۆشیش مصیبەتی گەورەتر چییە کافربوونە بەخوا نەعوذ بالله چونکە کابرا چەند ساڵ نەخۆش بێ ئاخری هەرچی لێ دێ یان چاک دەبێ یان دەمرێ دەیەگە مرد خوای گەورە مژدەی داوە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وەڵڵاهی هەر کەسێک سێ ڕۆژ لەسەر جێگا بە نەخۆشی سەختەوە بناڵێنێ ئەو کاتە ئەگەر مرد خوا لە گوناهەکانی خۆش بووە ئەگەر چاک بووە وەکو گەڵای داری پاییز گوناهەکانی لێ هەڵوەریون کەواتە نەخۆشەکە قازانجی کە ڕاستە ئازارێکی کێشتووە بەڵام کافرەکە ئەگەر ئەم ژیانەی ئێستای هەموو بەهەشت بێ لەگەڵ مردنا بە جەهەنەم شاد دەبێ پەنا بەخوا تیا چووە وإن الغنى نعمة ئیمامی عەلی فەرمووی دەوڵەمەندی خەڵاتی خوایە قەد مەڵێ خوایە ئەوەندەم مەدەیە بەرنامەی ئێمە لەم ڕەمەزانەدا جوانتر حاڵی بین لە ئیسلام قەد مەڵێ خوایە ئەوەندەم مەدەیە نەوەڵا بڵێ خوایە بەقەدەر حەزەتی سولەیمانم بدەیە بڵێ ئەوەندەم بدەیە کام دەوڵەمەندە خوایە لەو زیاترم بدەیە بەڵام بە ئیزنی خوا بزانم بەکاری بێنم بە جوانی ئەوەشم پێ ببەخشی کە بە پێی شەرعەکەی تۆ بەکاری بێنم قەد مەڵێ دەوڵەمەندیش بەڵایە وإن الغنى نعمة إمام علي فرمي براستي دولة من ديش خلاتي شي قوري إخوايا وإن أفضل من الغنى صحة الجسد لدولة من دي بارو سامان قورتر خلاتك بهيستر بريتيا لجستي ساخ وتندرست وإن أفضل من صحة الجسد الإيمان لجستي تندرستيش خلاتي بهيستر بريتيا لدين وإيمان كإيمانة هبو لها مش لك باشترا ئیمامی عومەر دەیفەرموو هەر ناڕەحەتێکم توش بوو بێ لە ژیاندا سێ شت دڵخۆشییان داومەتەوە سەبووری خۆم بە سێ شت داوە یەکەمیان سوپاس بۆ خوا ئەو بەڵایە لە دینەکەمی نەداوە بەڵایەکەم بۆ دنیایە دنیاش تێ دەپەڕێ بەخوا وەکو خەون وایە پێچی نەزەرێکە و دەڕوا بەڵام سوپاس بۆ خوا دینەکەم سەلامەتە ماڵوێران ئەو کەسەیە کە دینەکەی لە قسەیەکا دەدۆڕێنێ هاوار بە حاڵی ئەو کەسەی کە بە بێئیمانی دەیخەنە قەبرەوە پەنا بەخوا ئەوە موسیبەتی گەورەیە دووەمیان فەرمووی سوپاس بۆ خوا پاداشتەکەم لای خوا مسۆگەرە بە ناشکوریەک نەمدۆڕاندووە جاری وایە جەنابت ناڕەحەتیەکت بەسەر هاتووە بە ڕێزێکی تریش هەمان ناڕەحەتی تۆی وەک تۆ بەسەر هاتووە بەڵام ئەو بە یەک قسەوە بە یەک ناشکری پاداشتەکەی خۆی دەدۆڕێنێت تەحەمولی ناکات تۆ سەبر دەگری ئەڵێ سوپاس بۆ خوا الحەمدولله کە سەبرم گر بەرامبەر بەو ئازار و ناڕەحەتیە و پاداشتی خوام لەدەست نەدا لە تەفسیری نابلوسیدا لە جڵدی 4دا لە لاپەڕەی 534دا بەسەرهاتێکی تێدایە دەفەرمێ کابرایەکی گەنج هەبوو
خیاوەنی خێزان و منداڵ بوو بابی نەما بوو دایکیان مابوو دایکی 9 دانە ساڵ بە نەخۆشی بەخێو کرد ڕەزیلی سەر جێگا بوو دایبیان پێ هەڵدەگرت و خاوێنیان دەکردەوە بەدەست 9 دانە ساڵ ئەم کوڕە بەخۆی و بە خێزان و منداڵیەوە خزمەتی ئەمدا کە پیر و پەککەوتەی ناو جێگای کرد ئاخری ئەمە موسیبەتە هەمیشە دوعا بکە بڵێ یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و باوکم کەی زەلیلی سەر جێگایان نەکەی ئەو دوعایە بۆ دایک و باوکت هەمیشە بکە نەوەک خوا نەکردە ڕۆژە تەحەمولی ئەو وەزعە نەکەی و نەتوانی وەکو پێویست لە خزمەتیاندا بی ناڕەحەتیە تۆ دایکت بە زەلیلی ببینی ئەو ئافرەتە شۆخ و شەنگەی جاران ئێستا چی لێ هاتووە باوکت ئەو قارەمانە کاسپەی جاران ئێستا چۆن کەسیفی ناو جێگا بووە ئینسانی موسڵمانی بە ویژدان هەر بە دیبینینی ئەو دینە ئازاد دەچێژێ بۆیە هەمیشە بڵێ خوایە دایک و باوکم لەش ساقکەی قاچیان لە مزگەوت نەبڕێ زەلیلی سەر جێگایان نەکەی خوایە وان لێ نەکەی پاک و خاوێنی خۆیان پێ نەپارێزرێ گەنجە 9 دانە ساڵ مەردانە خزمەتی ئەم دایکەی کرد ئەم موسیبەتەی تەحەمل کرد بەڵام ئاخری 9 ساڵەکە بیری کردەوە شەیتان چۆ کەڵکەڵەیەوە وتی 9 ساڵە تۆ خزمەتی دایکت دەکەی ئەی براکانی ترت بۆ تۆ هەر کوڕی ئەوی ئەی خوشکەکانت وەڵا ڕۆژێ لەگەڵ خێزان و مناڵیا چوونە ماڵی برا گەورەکەی و چوونە ماڵی فڵان خوشکی و پیان وتن کاکە خۆ ئەم دایکە هەری ئێمە نییە ئەوە 9 ساڵ ئێمە خزمەتی دەکەین ئەی ئێوە بۆ ئێوە بەشتان پێوە نییە وڵا بەیانی دینارێکی هەبێت لە میراتەکە لە پێش ئێمەدا داوای دەکەن لێیان بوو بە قڕە و بڕەوتی وەڵڵا بێت و بەیانی لەم لای من لای نەبن لە دادگا شکاتان لێ دەکەم وەڵا ناچار لە بینی خۆیاندا ڕاوێژیان کرد کاکە ئەم مانگە با لای تۆ بێ مانگی دوایی با لای تۆ بێ مانگی سێم لای ئەو خوشکە بێ لە ماڵەکە کردیانە دەرەوە دایک بە فرمێسکەوە خواحافیزی لێ کرد چونکە 9 ساڵ و ئولفەتی پیانەوە گرت بوو بە فرمێسکەوە خواحافیزی لێ کردمتی ڕۆبی ڕۆڵەخوا پاداشت بداتەوە یا ڕەبی خوا ڕەحمم پێ بکە هیچ کەس زەلیل نەبم ئەوەتر ئەوم جا ماڵ و ماڵم پێ دەکەن دایکەکە زۆر دڵی بەخۆی ما بردیانە ماڵی براکەی تری سبحان الله بەیانی کە هەستان لە ناو جێگادا مردبوو ئەو شەوە لەوێ بوو ئەمجا کابرا ئەڵێ وەکو بەنجکەرێک بەنجی کردەوە و خاو بۆەوە وتی ئەی دەستی شکاوم چین بەخۆم کرد بۆ یەک شەو تەحەمولم نەکرد بۆ یەک شەو ئەو هەموو هەڵایەم نایەوە ئەو ئەجرە گەورەم لە دەست خۆمدا جاری وە موسیبەتەکە دێت لە یەک ڕۆژە لە خۆتی تێک دەدەی یەک خەلل یەک خاتی کاتێک ماوە هەی وایە لە ئاخریدا نایڵە چاکەکە تەواو ببێ فەشەلی پێدێنێ تۆ کاتێ موسیبەتێک ناڕەحەتێکی ئاوا ڕووی تێکردی بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ خۆم ڕاگرت لە ژێر بارەکەیە هەتا کۆتایی پێهات ئەلحەمدولیلا بە حیا و حرمەتەوە لە ژێری دەرچوو سێم بەڵای گەورەتریش لەوە هەیە دڵنیا بە بەڵای گەورەتر لەوەش هەیە جەنابەت کوڕێکت شەهید بووە لە شەڕێکە یازیزێکت لە دەست داوە خوشکێکی بەڕێزە لەو پەڕی گەنجیدا هاوسەری خۆشەویستی لە دەست داوە ئەژنۆی شکاوە بیر بکەوە موسیبەتی لەوەی تۆش گەورەتر هەیە بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە بە ئەمەندە ڕابردووە موسیبەتی لەمەی گەورەتریش هەیە ئەگە مێژوو بخوێنینەوە دەیان کارە ساتی گەورەی تێدایە دەچینە وڵاتی سووریا بەسەرهاتێک هەیە باسی ئەوە دەکات لە ماڵێکە 3 برا هەبوون 3 برای تەباو و ڕێک و پێک و خۆشەویست باوکو دایکیان هەبوو یەکێ لە براکان کە برا گەورەیان بوو ناوی هاتەوە بۆ سەربازی و بە سەربازی ئیلزامی گیرا و ڕۆیش بۆ بەرەکان لەو کاتەدا سووریا شەڕی هەبووە براکەی تریان برای ناوەنجی نەخۆش کەوت نەخۆشێکی زۆر سەخت لە سووریا چارەسەری نەکرا بردیان بۆ تورکیا ئەوەی کە لەگەڵ یاچوو براکەی خۆی بوو برا بچووکەکەیان واتە کابرا کوڕێکیانی لە سەربازیە کوڕێکی تریان لە تورکیا لە خەستەخانەیە کوڕە بچووکەکەشی لەگەڵ برا ناوەنجەکەیان ڕۆیشتۆ بۆ خەستەخانە بۆ تورکیا ڕۆژێکیان کابرا برا ناوەنجەکە لە تورکیا لە خەستەخانە گیان لەدەست دەدا و کۆتایی بە ژیانی لێ و چارەسەری لە خەستەخانە ناکرێ و دەمرێ برا بچووکەکە جەنازە دەخاتە ناو سارەیەکی تایبەتەوە بە خصوصی بە کرێی دەگرێ دەیهێنێتەوە بۆ سووریا بۆ دیمەشق کاتێک کە دێنەوە لە ڕێگادا برایی بچووک بە سایقەکە دەڵێ کاکی گیان هەز دەکەم لەشم تێک چوو عەرەقم کردوێتەوە و دڵم تەنگ بووە خوا ڕایگرە با پشوێک بدەم ئەڵێ هیچ نییە ئینشاڵڵا ئەوە پەرۆشی براکە دەڵێ بە بێگومان زۆرم پەرۆشە ئێستا نازانم چۆن ئەم جەنازەیە بۆ دایک و باوکم بەرینەوە بڵێم براکەم نەک چاک نەبوو بە مردووی هێنامەوە با لادەین لەژێر ئەو درەختەدا یەک تۆز ڕابکشێم خێرت دەگا ئەڵێ کاکە بەسەر چاو دەبێت ئاوی پێ دەبێتەوە تۆزە دەم و چاوت چۆ ژێر سێبەری ئەو درەختە دانیشە لە لاجادەیەکە و سارەکەی دەوەستێنێ و چوارەکەی هەڵدەکا و چاوەڕە دەکات تۆزە بێتەوە سەر خۆی
وڵا کابرا پشت بە دارەکەەوە دەدا و چاوی لەسەرێک دەنێەوە ئەزانە خەوتووە چارێک نی و سعاتی پێ یاڵەس لە کاکە هەستە باشتر بووی هەستە با بڕۆین ئەم جەنازەیە نابێت ناو سارێدا بێ ئاوە وڵا حەد دەستی لێ لەو کابرا بەلادادێ سەی دەکا برا بچووکە ژەژێت دارەکەیان مردووە سبحان الله کابرا بەسەری خۆی کێشە خوایجان لەو موسیبەتە من مەیتێکم پێ بوو ئێستا ئەمەش مردووە نەڵەن خۆی کوشتوویەتی ڕادەکاتە سەر جادەکە و سایغدا پەشۆچێ و دەست لە خەڵک ڕادەگرێ بۆ خاتری خواوەرن فریام کەون کەم سارە ڕای ناگرێ سارەیەکی سەربازی دێ ئەفسەرێکی تێدا دەبێت چەند نەجمە لەسەر شانێتی کە ئەو دیمەنە دەبینێ کابرا بە خۆی کێشەوە هاوار دەکات بە سەربازەکەنەوە سارەکە ڕاگرن سارەکەش جەنازەیەکی تێدایە ئەڵێ چییە کاکە ئەڵێ وەڵڵی کاکە ئەمە نەخۆش بوو لە تورکیاوە هێناومەتەوە براکەی لێرە برا بچووکەکەی لەگەڵیا بوو دڵی تێک چوو لە ژێر ئەو دارەدامنا وەمزانی خەوی لێکەوتەوە کە دەستم لێدا مردووە بەخوا من هیچ تاوانێکم نییە ئەڵێ ناسنامەیان پێ ئەڵێ بڵێ ناسنامەکە لە جیشفانیەتی ئەوش ناسنامەی وەفاتنامەی براکەیەتی کابرای ئەفسەر سەیریان دەکا و ئەڵێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئەی لەو موسیبەتە گەورە ئەڵێ ئایان ناسی ئەڵێ نەوەڵڵا بەڵام ئەمن هەمان ناونیشانی ئەم برایان لە شەڕا کوژراوە من جەنازەی ئەم دوو برایم هێناوەتەوە ئەوە هەمان ناوی ئەم برایانەیە بیان خەسارەکەی منەوە تۆ خۆ ئاگادار بێت چونکە تۆ هیچ بەرپرسیایەتێک لە ئەستۆدا نییە ئەمە هینی طبعەدلی هەیە و ئەمە شانەوەتانی هیچ برین و ئاساری شتێکی پێوە نیە تۆش بە پیاوێکین دەبێ من هەر سێ مەیتەکە بۆ ماڵەکە دەبمەوە بە یەک جار سێ مەیت لە یەک لەحزەیە بۆ دایک و باوشێک دەچێتەوە کەواتە کە تۆ ڕۆژە جەنازەیەکت خوا نەخواستە بۆ هاتەوە موسیبەتی لەوەش گەورەتر هەیە خەڵک یەک سیانی بۆ هاتۆتەوە دێنەوە بۆ کوردستانی خۆمان حەز دەکەم هەمیشە بە سەلاتەکانمان باسی کوردستانی خۆمانی تێدا بێت ئەم میلەتەی ئێمە نەهامەتی زۆر گەورەی بەسەر هاتووە لەم شەڕە ناڕەوانەی کە یەخەی کوردیان گرتووە چەند ماڵ تەعزیەبارە بە هەزاران پێشمەگەمان شەهید بووە بە دە هەزارمان بریندار بووە ئەو ماڵانەی کەوا گوێیان لە دەنگمانە و ناڕەحەتن بزان ئەم میلەتە زۆر دەمێکە ئەم مەئساتانی بەسەر دێ مامۆستا مەحموودی ئازادی هەیە یەکێکە لە مەلا باشەکانی کوردستانی خۆمان و ئەلحەمدوللا ئێستا لە ژیاندایە ساڵی 1963 لە هەڵەبجە فەقێ بووە لە هەڵەبجەی شەهید فەقێ بووە ئەم بەسەرهاتە ئەو دەیجێڕێتەوە دەفەرمێ ساڵی 1963 بەعسیەکان باری نائاساییان لە هەڵەبجە و دەوروبەر و هەندە شاری کوردستان ڕاگەیاند ئێمە کۆمەڵە فەقەی مزگەوت بووین لە ژوورەوە دەرگامان لەسەر خۆمان داخست بوو ئەوەی لە ژوورەوە باشتر بوو ئەوەی لە دەرەوە بۆیان ڕەمی دەکرایان دەژیرە باری نائاسایی ڕاگەیاندرا بوو تونند و تیژیەکی یەکجار بەهێز بوو کابرایەک هەبوو لە عەبابەیلێ هەرچەند کاری مەلایەتی نەدەکرد لەبەر خواناسی و دینداری و پیاوباشی پێیان دەوت مەلا عابید پیاوێکی مەشهوور بووە لەو منتیقەیە مەلا عابیدی عەبابەیلێ سێ کوڕی هەبوو ئەڵێ کوڕێکیانی لە خزمەت خۆی دەمایەوە بۆ خۆی پیر بوو بە تەمام بوو بە خزمەتی باوک و دایکی دەکرد دوو کوڕیشی ڕۆژانە لە عەبابەیلێەوە دەهاتنە هەڵەبجە کرێکاریان دەکرد بە حکمەوەی باوکیان ناوی مەلای لەسەر بوو ئێمەش فەقی مزگەوت بووین کەوتویان منعەتە جەولە و باری نائاساییە و هەرچی بگیرێ ڕەمی دەکرێ و دەگیرێ ڕایان کرد بۆ مەدرسە و حجرەکەی مزگەوتەکەی ئێمەوە ئەڵێ ئێمەش بە خێراتمان کرد وتمان کاکە لافاوی حکومەت وەکو سێڵاوێکی بەهار وایە ئەوەی بەریکەوە دەیبا ئەگەر خۆ پەنادەی هەتاوەکو ئەم بارە دەڕەوێتەوە ئاسان دەبێت لای ئێمە دانیشن و پاروێنان بە یەکەوە دەخۆین و خی گەورە دەرگایەک دەکاتەوە ئەڵێ دەمە و عەسر بوو برایەکیان وتی وەڵڵاهی ئێستا باوکم و دایکم بەس چەند ناڕەحەت بن وەڵڵاهی دەڕۆمەوە وتمان کاکە بۆ خاتری خوا دانیشە ئەوە تا تەقە هەیە لە ناو شاردا لە پەنجەرەوە دەڕوانی خەڵک هەرچی بچێتە دەرەوە ڕاپێش دەکرێت و دەژیرێ ئێمە چانی نایەنە ژوورەوە بۆمان دەرگامان داخستەوە خۆمان بێدەنگ کردووە باوک و دایکت دڵیان ناڕەحەت بێ باشترە لەوەی جەنازەیەکیان بۆ بچێتەوە ئەوانیش دەزانن ئێستایەوە لە هەڵەبجەن و وەزع چۆنە بێدەنگ بن دانیشن ئەڵێ چیمان لەگەڵا کرد ئەم کوڕە مەرزەم نەبوو دەدەستمان خۆی ڕابسکاند و دەرگای کردەوە ڕۆیشتە دەرەوە چەند مەترێک دوور نەکەوتەوە دیار بوو ڕای کرد بوو تەقایان لێ کرد و گوێمان لە دەنگی تەقە بوو چاومان لێ نەبووکەوە کوژراوە بە دەنگی تەقەکان وتمان وەڵڵاهی لەوانەیە فڵان کەس کوژراوێ براکەی گوێبیست بوو وتی کاکم کوژراوە وتمان کوڕە با بە برای تۆ ناڵێن تەقەیەک بوو داخۆ لە چێکراوە وتی وەڵڵاهی براکەم ڕۆیشتۆتە دەرە منیش دەڕۆم بە شوێنیە کوڕە تۆ دانیشە کاکە با یەکێکە نەبێ بەدوان هەرچی مەحاوەلەمان کرد ئەم برایش ڕازی نەبوو ئەویش ڕۆیشتە دەرەوە ڕۆیشتە دەرەوە چارمان ناچار بوو دیسان دەرگامان داخستەوە بەیانی کاتێکەوە بۆ دەمە و ئێوارە بۆ دەمە و دوای نیوەڕۆ وەزع ئاسایی بۆ جێیش ئەو منتیقەی بەجێهێشت و بەعسیەکان کشانەوە چووینە دەرەوە خەڵکمان بینی کە گیرا بوو وتیان وەڵی دوێنێ کوڕێکی مەلا عابیدی عەبابەیلێ لەگەڵ ئێمە گیرا بوو هاتبوو عەریزەیەکی هێنابوو وتوی سەیدی گەورم بەن زابتەکە بە ئەفسەرەکە برایەکم کوژراوە عەریزەم داوە مەیتەکەم بدەنەوە بیبەمەوە بۆ ماڵەوە
ئەڵە کابرا زۆر بەتوندی لێی پرسی تۆ خەڵکی کوێ وتی خەڵکی عەبابەی لێم وتی ئەو مخەڕیبانەی کە تەقیان لێمە کردو لە بە عەبابەی لێوەن دەچەند تۆپێکم بۆ بە عەبابەی لێوەنن بەدەستی خۆی ڕەمی کرد و خستە سەمەیتی براکەی ئەویشی کوژ لەوێ ئەڵە خەڵکەکەی تر زۆر پەشیمان یعنی وەزعیان پەشۆکە وتمان لەکوێیە وتیان لە فڵان گرتوخانەدایە چوین بە حکمی ئەوەی ئێمەش کۆمەڵە فەقێ بووین و باوکی ناسیاومان بوو میوانی لای ئێمە بوون هەردوو مەیتەکەمان هەڵگرتەوە ڕۆیشتین بەرەو عەبابەی لێ عەسرانێکی درەنگ گەیشتینە ئەوێ گەیشتینە ئەوێ و تەماشا دەکەین مزگەوت قەرەباڵغێکی زۆری لێ کۆبۆتەوە و جەنازەیەکی لێیە دوو مەیتمان بردن نە ئەوان ئاگان لە ئێمەیە نە ئێمە ئاگامان لەوانە ئەو کاتە موبایل و تەلەفۆنات شتیوان نەبووە ئەڵە چوین وتمان کاکە ئەم دوو کوڕە کوڕیمە لە عابیدی عەبابەیلێن دوێنێ لە هەڵەبجە کوژراون مەیتەکانمان هێناوەتەوە ئەمە چێە لێرەدا مردووە کابرا بەخۆی کێشاوتی کوڕە وانەڵێن وتمان بەرە وەڵا وتی وەڵی دوێنە 12 تۆپی بە عەبابەی لێوەنا هەر 12 لە دەور و بەری دێیەکەیدا یەکیان لە بەردەمی ماڵی مامۆستایدا و کوڕەکەی کەشی کوشتووە ئێستا ئەو مەیتەکەی تریشیان لەوەیە ئەڵە زۆر خەمناک بووین سێ مەیتی جوان کوڕی گەنجی کاسب و ڕێک و پێک لە بەردەمی پیاوێکی ڕیشسپیدا دانراون ئەڵە من بە حکمی هەندێک فەقیهاتیم زیاتر خوێن بوو دەستم پێکەوتم بسم الله الرحمن الرحیم وتارێک خوێنمەوە ئەڵێ مامۆستاوەتی کاکە فەقێ بوەستە برام ئەمانە ئەمانەتی خوا بوون من هەر ئەوەندەم لەسەر ئەڵێم ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون یا ڕەبی خوایە بەش شەرمەزاری قیامەت نەبن قیامەتیان ئاوەدان بێ هیچ مشکلەیەکم نییە سەی ئەو ئیمانە گەورەیە وتی من بەس خەمی ئەوەمە یا ڕەبی خوایە ئیمانی ئەم کوڕانە سەلامەت بێ قیامەتیان ئاوەدان بێ ئەمانەتی خوا بوون تا ئەم لەحزەیە بەم نیسپاردبوون ئێستا لێ وەرگرتومەوە ئەوانە ئەمانەتی خوان و هیچ لەگەڵ کاری خوادا ناوترێ و تاری کەسم ناوێ خۆم دڵی خۆم دەدەمەوە بەس خوایە جان بەس خەمی ئەوەمە ئەمانە ئیمانیان باش نەبێ و شەرمەزاری قیامەت بن و منیش بەهۆی ئەوانەوە شەرمەزار بم خوایە ڕەحم بە ئیمانیان بکەی و قیامەتیان ئاوەدان کەی بەڵێ ئەمە بابەتی ئەم شەومان بوو ئەگەر هەر ناڕەحەتیەکت هەیە دڵنیا بە خەڵکێک هەیە لە تۆ ناڕەحەتترە لە تۆ موسیبەتەکەی گەورەترە مێژووی ئەمڕۆ و دوێنێ و پێشتر و لە داهاتووشە چەندین کارەساتن نیشان دەدا کە ئینسان بە خوێندنەوەیان و بە بیستنیان سەبووری بۆ دڵ و دەرونی دێ داواکارم خود لە خوای پەروەردگار ناڕەحەتیەکانی ژیانمان بکاتە کەفارەتی گوناهەکانمان و ئەجر و پاداشتی قیامەتمان والسلام عليكم ورحمة الله وبركاته